دیارە سەر کۆسە حرمنەمەوێ باس لەوە بکەم کە کەرکووک پشتیوانێکی گەورەی ڕۆژاوای کوردستانە. چۆن پشتیوانێکی گەورەی ڕۆژاوای کوردستانە؟ جیا لەوەیکەوە کە لە ڕابردوو چەندین خۆپشاندانی گەورە لە کەرکووکا بەڕێوە چووە سەبارەت بە پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان و شەڕڤانانی کەرکووک، ینی بەشێک لە گەنجەکانی کەرکووک و شەڕڤان چوونەتە ڕۆژاوای کوردستان و چالاکییان ئەنجامداوە لە پێشەوەی بەرەکانی جەنگن لە ڕۆژاوای کوردستان. لەگەڵ ئەوەشە لێرە کەمپینی هاوکاریکردن بۆ ڕۆژاوای کوردستان بەڕێواچێ. یەکێک لەو کەمپینانی کە لە کەرکووک هەیە کەمپینی دەستگای میدیای کورساتە کە لێرە لە نێو گەڕەکی ئیسکان لە سەنتەری ڕۆشنبیری و ئەم دیمەنەش پیشان بدەم. ئەمە منداڵانی کەرکووکن کە ئەمڕۆ لە خوێندنگا هاتوونەتە دەرەوە بە ئاڵای کوردستان بە جلوبەرگی کوردیەوە بە پۆشینی ڕەمزانەتەوەی و نیشتیمانەکانی کوردەوە ئەمڕۆ بەشداریان لە تاقیکردنەوەکان کردووە. دیارە ئێستا تاقیکردنەوەکانی نیوەی ساڵە. ئەم دیمەنەیانی بەڕاستی سەرنجی منی ڕاکێشە کە ئەمە لە بەیانەوە چەند جارێکە من ئەم دیمەنە ئابینم. دیارە منداڵانیش تەنانەت هەستیان بە ئەو ئازار و ئەو مەیلەتیانە کردو کە بەسەر نەتەوەی کووردا دێت. ئێرە سەنتەری ڕۆشنبیری کەرکووکە دیارە کەمپینی دەستگای میدیایی کورسات و مناڵپارێزی کوردستان لێرە بەڕێوە چێت کە کەمپینەکە پێکاتوە لە کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان لێرە لە ڕێگەی دانانی سندوقێکەوە هاوکارەکان کۆکرێتەوە دوێنێ. ئەم سندوقە گوازرایەوە بۆ نزیک قەڵای کەرکووک بۆ پێی کە خۆپشاندانی پشتیوانی دوێنێکە لەلایەن گەنجانی کەرکووکەوە ڕێکخرا بوو بۆ پشتیوانیکردن لە خوشکبرایمان لە ڕۆژاوای کوردستان و کەمپینەکە ئەمڕۆ گەڕاوەتەوە نێو سەنتەر ڕۆشنبیری کەرکووک لێرە بەردەوام بێت. ڕۆژانە لە سەعات 10 تاوەکو سەعات 4 پێشوازی لە هەموو کەسان ناکرێت کەوا دێنە ئێرە و هاوکارەکانی خۆیان ئەگەنن بە ڕۆژاوای کوردستان، چکە کورسات خۆتەزانی ینی ئەزمموی هەیە لە ڕێخستنی کەمپین و لە هاوکاریکردنی لە خوشکبرایمان لە ڕۆژاوای کوردستان. چەند جارێکی دیکە کەمپینمان ڕێخستەوە هاوکارەکانمان بۆ پەڕی ئامانەتەوە گەیاندۆتە خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان. ئەم جارەش هاوڵاتیان متمانێت تەواویان بە دەستگای میدیای کورسات هەیە کە هاوکارەکان وەکو خۆی بگەێنێ کەم کەمپینی کە لەلایەن منداڵپارێزی کوردستان و دەستگای میدیای کورساتەوە ڕێکخراوە. ینی دڵنیان لەوەیکەوە هەر هاوکارێک بگاتە ئێرە 100% وەکو خۆی گاتە دەستی ئەو کەسانی کە پێویستیانە لە ڕۆژاوای کوردستان. پێشتر ئێمە بۆ کەمپینەکانی دیکە بۆش بەدوای ئەو کەسانە ئەگەڕین کە لە ڕۆژاوای کوردستان پێویستیان ئەم زارەشان بە دڵنیایەوە کەمپینەکان هەر بۆ شێوەیە ڕات و ئەگاتە ئەو کەسانی کە بەڕاستی پێویستیانە.